بۆیە لە ئێستادا بە بۆنەی ڕاگەیاندنی پشوەکانی جەژن و هاتنەوەی وەرزی بەهار و نەورۆز هاونیشتیمانیانمان گەشت دەکەن. بۆیە بە پێویستی دەزانین وەک بەرپرسیارەتی سەرشانمان و ئەرکی نیشتیمانی هاونیشتیمانیان ئاگادار بکەینەوە کە لە کاتی گەشت و خۆشی و گەشتی شاخڕەوی لە نێو سروشتی جوانی کوردستان نزیکی ناوچە مەترسیداریەکان و چێلگەمینەکان نەکەونەوە و خۆیان و کەسوکاریان بپارێزن. هەروەها لەبەر ئەوەی ئەمساڵ بەفر و باران زۆر بووە، ئەگەری جێگۆرچەی مین و شێوانی نیشانەکانی ناوچە مین ڕێژکراوەکان زۆرە لە هەموو ناوچەکان، بۆیە دەبێت زۆر وریابین. هەروەها لەبەر شەڕی ئێران ئیسرائیل موشک و درۆن لە زۆر ناوچە کەوتون و مەترسی یەکجار زۆریش دروست دەکەن و مەترسی ئەویان دەبێتن کە لە کاتی دەستکاریکردن بتەقنەوە و زیان بە دەوروبەر و بە کەسەکان بگەیەندرێت. بۆیە نابێت بە هیچ شێوەیەک دەستکاری درۆن و پاشماوەی موشکەکان بکرێت، چونکە هەر مامەڵەیەکی هەڵە لەگەڵیان دەبێت هۆی تەقینەوە و کارەساتی گەورە. داواکارن لە کاتی دەرکەوتنی مەترسی مین پاشماوەی تەقەمەنی جەنگی یان هەر تەنێکی نامۆ نەناسراو یان سەرنجڕاکێش لیان نزیک نەبنەوە، دەستکاری نەکەن و بە مەبەستی وەرگرتنی ڕێکاری پێویست دەتوانن ڕاستەوخۆ پەیوەندی بە هێلی گەرمی دەستگای من ژمارە 182 بکەن کە بێ بەرامبەر لە 24 کاتژمێر لە خزمەت هاونیشتیماندایە و بەداخەوە ئەم ساڵیش 3 هاونیشتیمانی لە سنووری پارێزگای هەولێر و بە دیاریکراوی لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بەرمین کەوتون.